هێزەکانمان بە هاوکاری ئاسایش و پۆلی لە شەشی باین دەست بەکار بوون کۆمەڵک ئیجراعاتی یاسایی کراوە لە هەم لە وەرگرتنی مۆڵەت هەم وەرگرتی ساڵانەی ئۆتۆمبیل هەم بە ئامری PDI کۆمەڵک ئیجراعات کراوە نزیکەی 170 ئیجراعات کراوە داوا لە هاوڵاتیانی سنووری ڕاپەڕین دەکەین خۆ هاوکارمان بن بۆ ئەوەی کە دوور بنە نەخۆشی کۆڕۆنا و سەلامەتی کەسوکاریان. ئەو ڕێکارانەی ئەو ڕۆگرتومانە بەر یەکەم ڕۆژە ڕۆژانی داهاتوش بەردەوام دەبێت هەتا ڕۆژی 23 مانگ هەتا بڕیاری فەرمانی وەزاری دەدەچێتەوە بۆ درێژکردنەوەی یان بۆ کۆتایی هێنان ئەو سەرپێچی کارانەی کە دەست بە سەرپێچی دەکەن قۆناغی یەکەم 100,000 یەکەم جاریانە و قۆناغی دووەم ئەگەهات و دووباران سەرپێچەکان دووبارە کردەوە 300,000 و دەست بەسەر ئۆتۆمبیلەکاندا دەگیرێت.